Number 6. During one of these visits, Dr. Livesey refused to listen to a story by the captain, who got very angry and nearly attacked him with a knife. شەشەم لە ماوەی سەردانەکەیدا بۆ ماڵی جیم دکتۆر لیڤسی ڕازی نەبوو گوێ بداتە چیرۆکەکەی کاپتن لە ئەنجامدا کاپتن تووڕەبوو هێرشی کردە سەر دکتۆر لیڤسی بە چەقۆ. Number 7. One day, when the captain was out watching for ships, a horrible-looking man called Black Dog arrived behind the door, waiting to surprise the captain on his return. حوتەم ڕۆژێکان ئەو کاتی کە کاپتن لە دەرەوە بوو کە چاودێری کەشتەکانی دەکرد پیاوێکی ناشرین کە ناوی بلاکدۆ بوو گەیشتە ئەدمیرال بمبۆ خۆی لە پشت دەرگاکە شاردەوە چاوەڕوانی کاپتن بوو تا لە کاتی گەڕانەوەی بۆ میوانخانەکە سوپرایزێک بدات بە کاپتن. Number 8. Later, Jim heard the two men talking quietly at first, but the conversation turned first into an argument and then a sword fight. هەشتم یەکەم جار جیم جوێی لە هەردوو کەسەکە بوو کە بەهێمنی قسەیان دەکرد بەڵام دواتر قسەکردنەکە گۆڕە بۆ دەمەقاڵە دواتر بووە شەڕە شمشێر. Number 9. Although the captain won the fight and made Black Dog run away, he collapsed soon after that, and he was lucky that Dr. Livesey was there to help him. نۆیەم هەرچەندە کاپتن لە شەڕەکەی سەرکەوت و بلاکدۆگ ڕای کرد بەڵام کاپتن یەک سەرکەوتە خوارەوە بەڵام ئەو بە شانس بوو چونکە ئەو کات دکتۆر لیڤسی لەوێ بوو تاوەکو یارمەتی بدات. Number 10. When Jim later went to see the captain as he was resting in bed, old Seaman told him a little about a secret and the man who were looking for him. دەیە دواتر جیم کە چوو بۆ دیتنی کاپتن کە لە ناو جێگەی نووسنەکەی بوو لە کاتی حەسانەوەیدا دەریاوانە پیرەکە هەندێک لە نهێنیەکانی خۆی و ئەو پیاوانەی کە بە دوایدا دەگەڕان باسی لێوە کرد